ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەاندراوێکدا ناسنامەی سێگەری لای ئاشکرا کرد کە لە ساڵی 2024 لە کاتی جیاواز لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون. لە سەرەتادا هەپەگە ئاماژە بەوە دەکات هەواڵانمان هەنگاویان بۆ ناو ژیانی مۆدرنیتەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان کە هەموو گەلانی بندەستی لەسەر بنەمای هاوبەش تێدا کۆ کردەوە و بوو بە هیوای گەلانی زوڵم لێکرا و لە هەر جێگایەک بوو بێتن خاوەنداریان لە ئەرکە شۆڕش گێڕانەکەی خۆیان دەکرد. بۆ پەرەدان با فەلسەفەی ڕێبەرۆجەلان هەمیشە لە هەوڵداندا بوون تا دوا هەناسەیان پەیوەست بوون بە بەو بەهایانەی کە باوەڕیان پێی بوون بە بەرچاوترین نمونەی نەوەی شۆڕژگێڕی کوردستان. هەپەکەڕاشیگەیان وەک هەواڵانیان بەڵێن دەدەین ئەو ئەرکە شۆڕژگێڕانین کە هەواڵ ڕووهات هەڵۆ و عەزیز ڕادەستی ئێمەیان کردووە با سەرکەوتن تاژدار بکەین. هەروەها سەرخۆشی لە سەرەتادا لە بنەماڵەی هەواڵانمان ڕووهات هەڵۆ و عەزیز کە هاوڕاییەکی مەزنیان پێشکەشی تێکۆشانی ئازادی کوردستان کردووە و گەلی کوردستان و گەلی عەرەب دەکەین و بەڵێنی ئەوەی کە هەمیشە یادی شەهیدانمان بازیندوی بهێڵینەوە دووبارە دەکەینەوە. هەپەگە ناسنامی شەهیدانی بەم شێوەیە خستووە تاڕ و ئازاد ئەکنجی با ناسناوی ڕووهات ڕووڤەر لا مێردین لەدایک بوو لە 10 ئەیلولی 2024 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە. هەروەها کەیهان سەیید موجیشی بە ناسناوی هەڵۆ دێرسیم لە کامێران لەدایک بوو لە 9 تەشرینی 2024 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە. هەروەها فەهید عەبدولموحسن بە ناسناوی عەزیز عەرەب لە ڕەقە لەدایک بوو لە 18 ئەیلولی 2024 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە. وەزارەتی تەندروستی یەمەن کوژرانی 35 کەس و برینداربوونی 131 کەسی دیکەی لە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر سەنعای پایتەختی یەمان ڕاگەن. وەزارەتەکە ئاماژەی بەوەش کردووە کاتیمەکانی بەرگری شارستانی بەردەوامن لە گەڕان بە دوای بێسەری شوێنبووان و چاوەڕوان دەکرێت ژمارەی کوژراوانیش بەرز ببێتەوە. ئەو لە کاتێکدایەکە ئێواری دوێنێ ئیسرائیل هێرشێکی فراوانی کردە سەر بینایی وەزارەتی بەرگری یەمەن و چەند پێگەیەکی حوسیەکان. میدیاکانی ئیسرائیل ئاماژە بەوە دەکەن کە لە هێرشەکەدا 30 موشک و 10 فڕۆکەی جەنگی 15 ئامانجیان لە سەنعا پێکاوە. لە بەرامبەریشدا بەرپرسیانی حوسیەکانی یەمەن ئاماژە بەوە دەکەن بەردەوام دەبن لەسەر پشتگیریکردنی خەڵکی غەزە و هێرشەکانی ئیسرائیلیان بە ترسنۆکانە ناوبردووە. هەشتا شەڕڤان لە ئەکادێمیای هێزەکانی ئەرکی خۆپاراستنی شەی زێبەق لە کانتۆنی دەیرە زۆر دەرچوون. زۆربەی ئەو گەنجانەی کە بەشداری خولەکەیان کرد لە قۆڕا سەباوە بەشداریان کردبوو کە لە دەستی ڕژێمی پێشوو ڕزگار کراوە. لە مەراسمی دەرچوونەکەدا ئەندامی فەرماندەی گشتی هێزەکانی ئەرکی خۆپاراستن نووری مەحموود ئاماژی بۆ کرد کە لەم قۆناغەدا بۆ ئەوەی ڕێگە لە هێرشەکانی ناوخۆ دەرەوە بگیرێت پێویستە گەنجانی دەیرە زۆر بەشداری هێزە سەربازیەکان بکەن. لە کۆتایی مەراسمەکەدا شەڕڤانەکان سوێندیان خوارد کە ئەرکی خۆیان جێبەجێ بکەن و خاک و گەلەکەیان بۆ هەمیشە بپارێزن. ئامادەکاریەکان بەردەوامە بۆ 33هەمین فستیڤاڵی نێونەتەوەیی کەلتوری کوردی کە لە 13 ئەیلول لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا بەڕێوە دەچێت. بەم بۆنەیەوە کۆنسەی کوردی دیموکراتیکی سویسرا جێدەکە سویسرا و یەکێتی ژنانی کوردی سویسرا یێژەکە سویسرا بەڕاگەیاندراوێک بانگەوازیان بۆ بەشداربوون لە فستیڤاڵەکە کرد. لە ڕاگەیاندراوەکەیاندا ئاماژە بەوە دەکەن کاگەلی کورد سەدان ساڵە دژی سیاسەتی نکۆڵی و ئاسیمیلاسیۆن تێکۆشانی ئازادی ئەنجام دەدات و لە ئێستاشدا خاوەنداری لە زمان و کلتوری خۆی دەکات.
هەروە ئاماژە بۆش دەکەن کە ئەم فستیڤاڵە کە 33 ساڵە ئەنجام دەدرێت ئەم جارە با بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان واتادار بووە و جەختیش دەکەنەوە کە خاوەنداری لە فستیڤاڵەکە وڵامێکە بۆ بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان و دەشڵێن دەبێت هەموو کوردێک و دۆستانی کورد لە 11 ئەیلول بەشداری فستیڤاڵەکەی دۆرتمۆند بکەن و دەبێت هەمان ڕووبکەنە دۆرتمۆند. هەر لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە هەموو بەشداریەک دەبێتە مای بەهێزکردنی دەنگی ڕێبەر ئۆجەلان و لە بەردەوامیشە ڕایانگەیان لە پێناو زمان و کەلتور و ناسنامەی خۆتان وەرن لە دۆرتمۆند کۆ ببینەوە و ڕێبەرێتی و ئایندەی دیموکراتیکی خۆتان بپارێزن. عەبدوڵڵا چەلیک کە لە زیندانی جۆری ئەفی بۆلۆ ڕاگیرا بوو حەوجار لە سەریەک ئازادکردنەکەی دواخرابوو سەرنجام پاش 32 ساڵ لە 3 ئەیلول ئازاد کراو لە زێدی خۆی لە ئێلە باشەوەی جەماوەری پێشوازی لێکرا. کۆمەڵی پشتیوانی و هاوکاری بنەماڵەی زیندانیان و حکم دراوان توای دەرو نوێنەری پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکان و هاوڵاتیان باجۆشەوە پێشوازیان لێکرد. چەلیک وتەیەکی کورتی پێشکەش کرد و جەختی کردەوە لەسەر درێژە پێدان با تێکۆشان وری گەلی کول لە ناوخۆ و دەرەوە بەرخۆدانێکی مەزن دەکات و ئێمە دەبینە پێشەنگ و شوێنکەوت و سەرخەری ئەم بەرخۆدانە. لە مەراسمێکی شایستە لە شاری هێلسنکی یادی هەردوو شەهیدی پێشەنگی ئازادی نورەدین سۆفی و کۆچەر و ئۆرفا و شەهیدانی تەپگەری ئازادی کرایەوە. یاکردنەوەکە بە بەشداری کوردستانیانی تاراوگە و بنەماڵ و کەسوکاری شەهیدان لە هێلسنکی ئەنجامدرا. لە هۆڵی یادکردنەوەکە وێنەی گەوری ڕێبەر ئۆجەلان و ئاڵاکانی یەپەکژە و یەپەگە هەڵواسرابوون و وێنەی شەهیدانی ڕێگەی ڕزگاریش دانرابوون. لە بارەی گرنگی و کاریگەری تێکۆشانی شەهیدانەوە هەروەها لە مەراسمەکەدا پەیامێک خوێندرایەوە و دوای پەیامەکانیش سینەفە زیۆنێک لەسەر ژیان و تێکۆشانی شەهیدان نمایشکرا پاشان خوانێک بۆ بەشداربووان ئامادەکرد. هاوسەرۆکانی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی تۆلای حاتم مغڵاری و تونجەر باقیرخان دەژی ئۆپراسیۆنەکانی سەر جاهەپە و پیشاندانی پشتیوانی بڕیارە سبەینێ سەردانی سەرۆکی گشتی جاهەپە ئۆزگۆر ئۆزەل بکەن. بلا کۆبوونەوەی لێژنەی بەڕێوەبەری ناوەندی دەم پارتی کە 8 ئەیلول ئەنجامدرا جەختکرایەوە کاتژی ئۆپراسیۆنەکان دەوەستن و پشتگیری لا جاهەپە دەکەن. هەر لە کۆبوونەوەکەدا بڕیاردەرا کە هاوسەرۆکانی گشتی سەردانی جاهەپە بکەن. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەژەکە چیدەم دۆغۆ شەهید ئەمینە ئەرجەیسی بەبیر هێنایەوە و هەڵسەنگاندنی لەبارەی کەسێتی و کاریگەری شەهیدەوە کرد و ئاماژە بوو کرد کە کەسایەتی و تێکۆشانی شەهید ئەمینە نیشاندرەی شۆڕشی ئازادی ژن و شۆڕشی هاوبەشی دیموکراتیکی گەلانی تورکیا و کوردستانە. لە قسەکانیدا چیدەم دۆغۆ سەرەتا هەموو شەهیدانی ئازادی لە کەسایەتی شەهید ئەمینەدا بەبیر هێنایەوە و باوردی باسی لە بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و پرۆسەی ئاشتی کرد. ئاماژەی بۆش کرد کە ئازادی جەسی ڕێبەر ئۆجەلان با دیموکراتیزاکردنی تورکیا چارەسەر دەبێت. هەروە دەشڵێت تاکە هێزێکە پرۆسەکە بەرەو پێش دەبات هەنگاوەکانی ڕێبەر ئۆجەلانەوە بۆ ئەوەی کە بتوانێت ڕێبەر ئۆجەلان ڕۆڵی خۆی لە وەک سەرکردەیەکی سیاسی بگێڕێت دەبێت لە ڕووی جەستەیەوە ئازاد بێت و دەشڵێت ئێمە ئەمە وەک مەرجێک ناڵین بەڵکو وەک پێویستیەک بۆ پەرەپێدان با پرۆسەکە دەیبینن. دەشڵێت بۆ کۆمارێکی دیموکراسی پێویستە هەمووان وەک ڕێبەر ئۆجەلان باوردی و زەحمەتەوە کار بکەن. چیدەم دۆغۆ هەروە سنگاندنی سەبارەت بە چالاکیەکانی کۆمسیۆنی دیموکراسی و خوشکوبرایەتی کرد و بەبیری هێنایەوە کە یەکێک لە ئەرکەکانی کۆمسیۆن نەهێشتنی هەستیارەکانی کۆمەڵگایە و وتیشی کۆمسیۆن دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان نەخشە ڕێگایەک ئامادە بکات و چارەسەر بدۆزێتەوە. مێدیا جیهانیەکان سەبارەت بە هەڵوەشانەوەی ئەو بڕیارانەی ڕێگە بە هێرشی سەربازی ڕاستەوخۆ لە عێراق دەدات لەلایەن هێزەکانی ئەمریکاوە ڕایان گەاندووە کۆنگرەسی ئەمریکا با دەنگی 231 ئەندام با پشتیوانی بەشێک لە کۆماریەکان پرۆژە یاسای هەڵوەشانەوەی مۆڵەتەکانی بەکارهێنانی هێزی سەربازی پەیوەست بە عێراقی پەسەند کرد. باس لەوەش دەکەن کە گرنگترین هەموارکردنەوە لە پرۆژە یاساکەدا دوو مۆڵەتی جەنگی کۆن هەڵدەوەشێنێتەوە ئەوانش ئەو مۆڵەتی
ساڵی 2002 کە بۆ داگیرکردنی عێراق بەکار هاتووە مۆڵەتی ساڵی 1991 پەیوەست بە شەڕی کەنداوەوە. هاوکات ڕەخنەگەرانی ئەو مۆڵەتە کۆنانە دەڵێن دەسەڵاتی زیادە ڕەویان بە سەرۆکەکانی ئەمریکا داوە و ڕێگەیان پێداوە بە بێڕەزامەندی کۆنگرس یا ڕاگەیاندنی شەڕی فەرمی دەست بە ئۆپراسیۆنی سەربازی بکەن. بۆ نمونە لە سەردەمی جۆرج بوش لە ساڵی 2002 مۆڵەتەکە دەرچوو، بەڵام لە ساڵی 2020 لەلایەن دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاوە بەکارهێنرا بۆ کوشتنی قاسم سولەیمانی فەرماندەی سوپای قودسی ئێرانی و مەهدی موهەندیس سەرۆکی هەشتی شەعبی. جیامەژەی باوتەی چاودێران هەڵوەشانەوەی ئەو یاسانە لە ئێستادا هەنگاوێکی یاسایی گرنگە بۆ دووبارە هاوسەنگکردنەوەی دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان لە بڕیارەکانی سەردەمی جەنگدا. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە بمێنن لا خێر و خۆشیدا.